دوونێ بیستم کە چەند کەسێک خۆیان کاندید کردێ بۆ سەرۆکایەتی هەرێم. منیش لەبەرەوەی هەموو مەرجەکانم هەیە و توانام هەیە لە خۆم ڕادەبینم، بەرنامەم هەیە، پرۆگرامم هەیە، فەلسەفەی خۆمم هەیە بۆ سەرۆکایەتی هەرێم، پرۆگرامی خۆم هەیە، نەک بۆ 4 ساڵی داهاتوو بۆ 15 ساڵی داهاتوو پرۆگرامم هەیە، پیشانی ملەتی خۆمی دەدەم، دەڵێم ئەمە پرۆگرامی سەرۆکایەتی هەرێمە کە من سەرۆکایەتی هەرێم دەکەم، ئەمە پرۆگرامەکەیە. ملەت یا پەرلەمان بەدڵیان نەبوو ئەو وەختە حەقیانە، بەڵام من پێش هەموو شتێک دەمەوێت پرۆگرامی خۆم و بەرنامەی خۆم بۆ 15 ساڵی داهاتووی سەرۆکایەتی هەرێم، یعنی ئەم وڵاتە بەدبەختە کاولە بێعەدالەتە پڕ لە شەڕ و شۆڕە خۆم کاندید بکەم. و ئەمڕۆ بە ڕۆژێکی جوان دەزانم ئەگەر خوددا لە پشت کولبی ئەوە سیڤەکەمە لە هیچم نقصان نییە بۆ ئەو مەسەلەی یەک دەلێ شێتە یەک دەلێ نەخۆشی نەفسیشی هەیە، نا بۆ حاشاکی من بابێن ئەوراق تەقدیم بکەن بسەلمێنن ئەمن شێتم یان بسەلمێنن ئەمن نەخۆشی دەرونیم هەیە. ئەمە گرنگ نییە، من باوەڕم بە خوددا هەیە، باوەڕم بە پەرلەمان پێشترێژ نەبووە، خۆتان دەزانن. ئێستش باوەڕم پێ نییە، ئێستش ئاشکرا دەڵێم باوەڕم بەو پەرلەمانە نییە، دەنگمیان پێدا دایان نەیاندا ئەو خوددایە لەسەر سەرما مەسیری من دیارە. من قسە ناکەم بۆ ئەوان دەنگم بدەنێ، نا ئەوە دەڵێم ویژدانیان بەکار بهێنن، بزانن من شایستەترم یان فلان و فلان و فلان و فلان و بیرێکیش بکەنەوە قەرنی 21ەکە. من خەڵکی کۆمەڵم خۆش دەوێ، بەڕاستی دەڵێم، چونکە بەڕاستی هیچ نەبێ من دڵنیام لەوەی جمهوری کۆمەڵ خەڵکانێکی قوربانی خوددا بم، ئیماندار و موسڵمانە.